لەگەڵ بەڕێوەچوونی خولی تۆپی پێی پێشکەوتوان و لاوان و ئاستەکانی دیکە ئێستا یەکێتی تۆپی پێی کوردستان خولێکی نوێی دەست پێ کردووە کاویش خولی فێرگەکانە بۆ ئاستەتەمەنیەکان منداڵێکی زۆر لە فێرگەکان لە هاوینان مەشقیان کردووە لە ئێستادا لەگەڵ یانەکانە بەشداری خولی فێرگەکانی هەرێمی کوردستانیان کردووە. یەکێتی ناوەندی تۆپی پێی کوردستان بە بەشداری 31 فێرگەی پارێزگەکان پاڵەوانێتی تۆپی پێی فێرگەکانی بۆ لەدایکبوانی 2010 دەست پێ کرد. لەو پاڵەوانەتێدا و لە یەکەم یاری خۆیاندا تیپی تۆپی پێی فێرگەی یانەی وەرزشی پێشمەرگەی سلێمانی توانیان بە ئەنجامی 8 گۆڵی یەکلایەنە لە فێرگەی یانەی شەوڕێژەی شاری کەرکووک ببنەوە. لەلایەکی ترەوە لە یاریەکانی دیکەدا فێرگەی یانەی سیروانی نوێژ لە یەکەم یاریدا ڕوبەڕووی فێرگەی یانەی ئاشتی بووە. لە کاتی یاسایی یاریەکەدا هەردوولا بەبێ گۆڵ یەکسان بوون. دواتر بە لەدانی یەکلاکەرەوە فێرگەی ئاشتی توانی 5-4 یاریەکە باتەوە. هاوکات لەلایەکی دیکەوە لە یاریگای بابان لە یاریەک بەڕێوەچوو لە نێوان فێرگەی یانەی چیا و قەرەداغ. لە یاریەکەدا فێرگەی یانەی چیا توانی بە 2 گۆڵی بێبەرامبەر یاریەکە باتەوە کە گۆڵەکان لەلایەن هەردوو هێرشبەر ئاکار عەبدوڵڵا و لاوی کاروان تۆمارکرا. بێگومان یاریەکانی فێرگەکان بەردەوامە و ئەوانەی دیکەش لە شار و شارۆچکەکانی دیکە ڕوبەڕووی یەکەبنەوە.